ئەم کاتتان باش هاوڕێیان دووبارە بەخێر بێنەوە لە بەشی دووەمی بەرنمەکەماندا هەر لەسەر مێژووی جوولەکە باس لە کۆمەڵێک بابەتی گرنگتر دەکەین لە بەرنمەی پێشوودا دەتوانن لە کەناڵی هیوا خۆشناودا بدۆزنەوە لەوێدا باسمان لە سەردەمی ئەنتیک واتە چەرخی کۆن کرد و باسمان لە کۆمەڵێک بابەت کرد ئیتر سەرەتداوێکمان خستە دەست بۆ ئەوەی بتوانین سەرەتای مێژووی جوولەکەکانی پێ هەڵسەنگێنین بەڵام لەو بەشەدا هەروەکو لەوێشەوە باسمان کرد جگە لە ئەفسانەکان واتە پەرتووکە ئاینیەکان هیچ بابەتێکی وامان لە بەردەستدا نییە ئەگەرچی جێبەجێ لە گۆڕستانەکاندا لە هەندێک شوێندا هەندێک شوێنەواری یەهودی دەبیندرێن بەڵام یەهودیەکان لەو سەردەمانەدا چ بووینە چی نەبووینە تا چڕادێک دەسەڵاتێکی سەر بە خۆیان هەبووە یان نە ئەمەیان ناتوانین بە تەواوەتی بسەلمێنین لەو بەشەدا باس لە مێژووی دوای ئەوە دەکەین واتە مێژووی نزیکتر دەکەین لەو مێژووە نزیکەدا ئەتوانین باس لە کۆمەڵێک دۆکمنت و بەڵگە بکەین کە بە شێوەیەکی زانستی ڕاستی و دروستی بابەتەکان دەسەلمێنن لەو بەرنمەیەدا باس لە کۆمەڵێک سەرەداو دەکەین کۆمەڵێک سەردێڕ دەکەین کە زۆر گرنگن لە بۆ تێگەیشتن لە مەسەلەی جوولەکە ئێمە بۆ لە کاتێکدا کە شەڕ ڕەغەزە هەیە ئێمە باسی مێژوویەکی دوور و درێژتر دەکەین کە هیچ پەیوەندیەکی بەو ڕووداوانە نییە کە ئەمڕۆ لە فەڵەستین و لە غەزەدا دێنە ئاراوە لێرەدا مەبەستمان ئەوەیە زەخیرەیەک پێشکەش بکەین بۆ ئەوەی مرۆڤ بە تایبەتیش مرۆڤی کورد زمان لە کاتی هەڵسەنگاندنی ئەو بابەتەدا نەکەوێتە هەڵە کە هەڵەکان زۆر کوشندن مرۆڤ بەرەو ڕاسیزبوون و نەژاد پەرستی دەبا مرۆڤ بەرەو فاشیزمی دینی دەبا مرۆڤ بەرەو هەڵە دەبا مرۆڤ بەرەو خوڕافات و بیر و بۆچوونی نازانستی دەبا هەروەکو ئێستا لە شەقامەکاندا هەیە لەو بەرنمەیەدا باس لە دە قەبیلە ونبووەکە دەکەین لە ڕاستیدا 12 و لە هەمان کاتدا دوای ئەوە باس لە یەهودیەکان دەکەین لە سەردەمی شەڕی بێزەنس و ساسانی شەڕی بێزەنس و ساسانی لە سەردەمی خۆیدا ئەتوانین بڵێن شەڕێکی بچووکی جیهانی بۆ کە لە ناوچەی ئێمەدا ڕوویداوە و پاشان دێنە سەردەمی ڕۆما یەهودیەکان لە سەردەمی ڕۆمادا چونکە لە سەردەمی ڕۆمادا یەهودیەکان بە تەواوەتی تێک دەشکێندرێن و دەچەوسێنرێنەوە و ئەو چەوسانەوەیە پرۆسەیەکی دوور و درێژە ڕاستە لە بەشی یەکەمینشدا باسمان کرد کە یەکەمین جار کۆی لەکردن و لە ناوبردننی یەهودیەکان و گواستنەوەیان لە فەڵەستینی ئێساوە لە قودسەوە بۆ ناوچەکانی میزیۆپۆتامیا لە سەردەمی ئیمپراتۆریەتی ئاشوردێ دوای ئەوە بابلە بەڵام ئەوەی بۆ ماوەیەکی دوور و درێژ یەهودیەکان دەچەوسێنێتەوە و دوایی مۆرکێکی ئاینی لێ دەدرێ تا دەگاتە جەنگی جیهانی دووەم و هۆلۆکۆست ئەتوانین بڵێن ئیمپراتۆریەتی ڕۆمایە بۆیە بەشێکی گرنگ تەرخان دەکەین پاشان دەینە سەر مەسەلەی یەهودی و ئیسلام ئەمە بۆ گرنگە لەبەر ئەوەی مسلمان ئەو مسلمانانەی کە لە چوارچێوەی مەزهەبگەرایی و ئاینگەراییدا تەماشای بابەتەکە دەکەن یارمەتیان بدرێ بۆ ئەوەی بزانن کە یەهودی و ئیسلام لە سەرەتادا پەیوەندیەکانیان چۆن بووە بێگومان باسی هەندێک شت دەکەن کە ڕەنگ بێ خەڵکی مسلمان کە جوێن بە تەواوی یەهودیەدا ئەو شتانەی نەبیستە بن لە سەردەمی خلافەتدا دەستکەوتی زێڕینی پێشکەشی یەهودیەکان کراون ئەوانەش باز دەکەن و دواییدا دێنە سەر جوولەکەکان لە ئەوروپا و ئاسیادا چونکە کێشەی فەڵەستین دەرهاویشتەی کێشەی فەڵەستینیە کێشەی جوولەکەکانە لە ئەوروپا یعنی ئەگەر هۆلۆکۆست نەبوایە ڕنگ بێ ئەو دەوڵەتە ئیسرائیلی کە ئێستا هەیە دروست نەبایە باسی ئەوە دەکەین بۆ ئەمەی باسی بابەتی یەکەم و واتە ونبوونی
قەبیلەکانی بەنی ئیسرائیل بکەین ئەو قەبیلانەتیان بەسەر هاتووە کە هەتاوەکو ئێستا هەموو یەهودیەکی دیندار بەردەوام باز دەکا لە هەموو پەرتوکەکانیاندا لە ئینجیلی کۆن و لە ئینجیلی نوێژدا باس لەو قەبیلانە دەکرێت ئەمانە چێنە بۆ ئەوە کەسایەتی حەزرەتی سولەیمان زۆر زۆر گرنگە لە بۆ یەهودیەکان کە کوڕی داودە کوڕی دەیڤیدە 930 پێشزاین وا دیارە یەکەمین کەس بووە کە پەرستگای یەهودی لە قودس دروست کردووە و ماوەیەک ئەتوانی بڵێن یەکەمین پاشای یەهودیەکان ئیسرائیلیەکان بووە و کۆمەڵێک ئەفسانە و کۆمەڵێک بابەتی باش و خراپ لەسەر حەزرەتی سولەیمان باز دەکرێت یەک لەوانە کە لەگەڵ جنۆکە قسە دەکا لەگەڵ مەلەک شەڕ دەکا و مەلەک دەبەزێنێ لەگەڵ ئەوانە هەموو ئەمە لە ئەفسانەکانی یەهودیدا هەیەیانی ئەفسانەی یەهودی وەکو ئەفسانەی ئیسلام نییە کە خۆی بە تەواوەتی تەسلیمی خوددا کردووە لە ئەفسانەی یەهودیدا ئەوانە بەردەوام لەگەڵ خوا شەڕ دەکەن ململانێ دەکەن ئینجا ئیتیفاقی لەگەڵ دەکەن بازاڕی لەگەڵ دەکەن من فلان شتت لە بۆ دەکەم تۆش فلان شتم بدەیە ئەفسانە شتێک نییە ئێمە بتوانین قسەی لەسەر بکەین چونکە یەکلایی ناکرێتەوە ناڵێن ئەفسانە بە تەواوەتی درێە حەزرەتی ئیبراهیم نەورۆز زوحاک نازانم چی ناڵێن ئەمانە هەمووی درێە بەڵام ناتوانین لە ڕووی زانستیەوە ئێستاکە بیخینە سەر مێز و تاو تویان بکەین لەو ئەفسانەدا ئەفسانانەی تایبەت بە دەیڤید و سەڵمۆن یعنی سولەیمان کراون هەمووی ئەم جۆرە شتانەی تێدایە پێغەمبەر سولەیمان حەزرەتی سولەیمان لە سەردەمی خۆیدا پاشایەکی بەهێزی جوولەکەکان بووە و توانیوێتی یەکەتیەکی جوولەکەکان دروست بکە و زۆربەی زۆری جوولەکەکان جوولەکە ئایندارەکان بە هەموو بەشەکانیانەوە بە هەموو بەشەکانی جیهانیانەوە پابندن بە پەرستگای سولەیمان و پەرستگای سولەیمان لەم سەردەمەدا یعنی لە بینی 931 تا 970 زاینیدا یەک لە پەرستگا یەکەمینەکان و سەرچیەکان و گرنگیەکانی گرنگترین پەرستگای جوولەکەکانە لەو سەردەمەدا لە دوای مردنی سولەیمان کوڕەکەی واتە ڕۆهۆڤعام دەبێتە پاشای جوولەکەکان و ئەم کاتە ڕۆهۆڤعام ناتوانی وەکو باوکی وەکو حەزرەتی سولەیمان ڕێبەرایەتی و ئیدارەی جوولەکەکان بکە لەو سەردەمەدا دەبینین جاری یەکەم جوولەکەکان یعنی ئەم 12 قەبیلەیە پەرت و بڵاو دەبن و ئیسرائیل دەبێتە دوو بەش دە قەبیلە لەگەڵ پاشای ئەو کاتی ئیسرائیل دەمێننەوە پاشای ئەو کاتی ئیسرائیل هەروەکو وتمان کوڕی سولەیمانە ڕۆهۆڤعامە و دوو قەبیلەش لەگەڵ یەهودا دەچنە باشوور واتە دەوروبەری غەزەی ئێستا و سینا و مسر لەوێ دەمێننەوە لەو سەردەمەدا سەردەمی سەرهەڵدانی ئاسوورە و ئاسووریەکان یعنی دوای ئەو سەردەما دوای مردنی سولەیمان ئاسووریەکان ئیمپراتۆریەتی ئاسوور کە خوێن ڕێژترین ئیمپراتۆر بۆ لە سەردەمی خۆیدا ئەفسانەکانی نەورۆز و کاوەی ئاسنگریش ڕنگ بێ باس لەو سەردەمە بکەن ئاسووریەکان کە هاتوونە قودوسیان داگیر کردەوە ئەو قەبیلانە ئەو دە قەبیلانەی کە سەر بە ڕۆهۆڤعامەوە بوونە یعنی سەر بە پاشای ئیسرائیل بوونە هەمویان لەگەڵ خۆیان دەبن وەکو کۆیلە دەیان فرۆشن جا لەمەدا لە ئارکۆلۆژەکان مێژ و نووسەکان هەندێکیان بە دەڵێن دە قەبیلە بوونە هەندێکیان ئەڵێن نەخێر دە قەبیلە نەبوونە 6 قەبیلە بوونە لەو چونکە لەو دە قەبیلەی 4 قەبیلیان چوونەتە ناو یەهودا واتە چوونەتە باشووری مەسر چونکە وتمان ئەو کاتە یەهودیەکان دەبن بە دوو بەش ئەمە گرنگ نییە تاوەکو ئێستاش ئەمەی گرنگە حکایەتی جوولەکان باس لەو دە قەبیلە ونبۆی بەنی ئیسرائیل دەکەن بڵاوبوونەوەی یەهودیەکان لە ئەریتریا و لە ئەفریقا و لە ئۆزبەکستان و لە ناو پەشتێوەکانی ئەفغانستان هەتاوەکو ئێستاش بۆ ئەمە دەگەڕێتەوە و مێژوو کە باز دەکرێت
ئەو پرسیارەمان لە دروست دەکاتن کە ڕنگ بێ ئیمپراتۆریەتی ئاسوور ئەمانەی وەکو کۆیلە فرۆشتە بن. ئێستا کەش تەماشا دەکەین یەهودی ڕەشپێستەکان ویانیش لە قەفقاسیاوە پەشتێوەکان دەچنە ئیسرائیل کە ئەمانە ماوەیەکە ڕنگ بێ ئاینی خۆشیان گۆڕی بێیان ئاوێتەی ئیسلام بوو بن بۆ نمونە، بەڵام گەلێک لەمانە ئێستا کەش دەچنە ئیسرائیل ئەڵێن ئێمە لە دە قەبیلە ونبووەکەی سولەیمانین، ئێستا کە هاتووینە لە ئیسرائیل بژین. دەوڵەتی ئیسرائیل بەردەوام لە بۆ ئەوانە DNA دەکەن و ڕاستیش بەشێک لەمانە بەشێکی زۆر وانیش بڵێم هەمویان DNAیەکەیان دەرچووە کە ئەمانە سامینە کە ئەمانە جوولەکەنە. ئەمە لە سەردەمی ئاشووردا. دوای ئاشوور بابلیەکان ئەمجارە دێن ئەو ناوچەیە کۆنتترۆل دەکەن، ئەوانیش ئەمجارە دوو قەبیلەکەی دیکەی یەهودا لەگەڵ خۆیان دەبن، بەڵام ئەمانە نایان فرۆشن، ئەمانە دەیان بنە بابل، لە بابل دایاندنێن. بێگومان ئیمپراتۆریەتی بابل لە چاو ئیمپراتۆریەتی ئاسوور خوێن ڕێژ نییە بەو شێوەیە و کۆیلایەتیەکەی بەو شێوەیە نییە. ئەگەر تەماشای پەرتوکەکانی لێکۆڕینەوەکانی سەر بە ئاسوور و بابل بکەیت تەماشا دەکەی کە ئیمپراتۆریەتی ئاسوور لە چاو بابل زۆر زۆر خوێن ڕێژە. ئیمپراتۆریەتی بابلیش وەکو ئاسوور کۆیلە بە خێو دەکا، بەڵام شێوازی مامەڵەکردنی لەگەڵ ئەم کۆیلانە زۆر 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 جیاوازە و تەوڕات جاری یەکەم یعنی جاری دوایی لەوێ تەواو دەبێت. تەوڕات وەکو قورئان نییە، یعنی لێ قۆناغدا نەنووسراوە، لە چەندین قۆناغدا نووسراوە، لە هەموو قۆناغەکاندا کاتێ شەڕ دێ و یانیش یەهودیەکان کۆچبەر دەکرێن و کۆیلە دەکرێن و لەناو دەبردرێن، ئیتر نەتوانراوە تەواو بکرێت. دوای ئەمە 50 ساڵ 100 ساڵ 200 ساڵ پاشایەکی دیکە و یانیش حاحامەکانی دیکەی یەهودیەکان هەڵساون تەواویان کردوونە، بۆیە پێی دەوترێت مزامیر زیبور کە بە ئینگلیزی ساڵموسی پێ دەڵێن و ئەبزانم 400 بۆ 500 ساڵ بەر لە زاین لە بابل تەواو دەکرێت. ینی بابلیەکان ئەو دەرفەتیان بە یەهودیەکان داوە کە لە بابل تەوڕات تەواو بکەن و ئەمە پێی دەوترێ تالمود. تالمود ئێستاکەش ینی ئەوانەی کە لەسەر ئیسرائیل ناسی و ینی جوولەکە ناسی لێکۆڵینەوە شتیوا دەکەن زیاتر پشت بە تالموز دەبەستن، نەوەک بەو تەوڕات عەرەبیەی کە موسڵمانەکان وەریان جێڕاوە. تالمود ئەساسی تراوە لەوێدا باس لە هەموو شتەکانی دەربارەی یەهودیەکان دەکا، ژیان ناسی، چۆن ڕۆیشتن، زەواجکردن، مردن، ناشتن، نان خواردن، چنانێک بخورێ چنانێک نەخورێ، چۆن لەش بشۆردرێ، چ جلێک لەبەر بکرێ، هەموو ئەم جۆرە شتانە لە تالموددا هەنا. ئەمە قۆناغەکانی ئاسوور و بابلن کە یەکەمین جار ئەتوانین بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیمپراتۆریەتە بچووکەکەی ویانیش پادیشاییە بچووکەکەی یەهودیەکان پاکتاو دەکرێت و لە شوێنی خۆیان لە قودس ویانیش لە ئیسرائیلی ئێستادا دووریان دەخەنەوە. بێگومان لە سەردەمی بابل گەڕانەوەی یەهودیەکانیش هەبووە تا ڕادەیەک بۆ قودس، بەڵام ئەمە لە سەردەمەکانی دواتر دوای بابل ئێستا باسی دەکەین، ئەمە زیاتر لەو سەردەمەدا ڕوودەدا. لە دوای هەڵوەشانەوەی بابلیەکاندا خۆتان دەزانن لەو مێژوەدا جەنگێکی بچووکی جیهانی دروست دەبێت کە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی ئاسیا و بەشێکی ئەوڕۆپا لە خۆی دەگرێت. ئەویش شەڕی بێزانس و ساسانیەکانە کە دوو ئیمپراتۆریەتی زۆر زۆر بەهێزن و ئەم شەڕە ماوەیەکی دوور و درێژ زۆر تند بەردەوام دەبێ. هەردوو لایەن هەوڵ ئەدەن قەوم و قیلە و ئاین و گروپەکانی ئەم ناوچەیە بکەنە متتەفیقی خۆیان. ئیتر لەو سەردەمەدا دەبینین کە لێکۆڵینەوە لەسەر شەڕی بیزەنس و ساسانیەکان دەکەین، تەماشای دەکەین پاشای عەرەب لە یەمەن ذو نواس دەبێتە جوولەکە و هاوپەیمانی ساسانی ئێرانە.
يعني ساسانیەکان ئێرانی بوونە عرب پاشای عرب دەبێتە جوولەکە و دەبێتە هاوپەیمانی ساسانی ئێرانی ساسانیەکان جوولەکە نەبوونە بەڵام جوولەکەکان هاوپەیمانی ئەوانن لەلایەکی دیکە تەماشا دەکەین دەوڵەتەکەی ئەسیوپیا ئەکسوم کە دەوڵەتێکی کریسیانە ئەوانیش دەبنە هاوپەیمانی بیزانسیەکان دژ بە ساسانیەکان شەڕ دەکەن. ئیمپراتۆریەتی ئێرانی لە چرخی ناوەڕاستدا بە تایبەتی لە سەردەمی کوڕوشی مەزن گەورەترین دۆستی جوولەکەکان بووە گەورەترین دۆستی جوولەکەکان بووە ئەوان یەکەمین جار ڕێگایان داوە کە جوولەکەکان لە بابل بستنە سەر زێدی خۆیان واتە وڵاتی بەڵێن پێدرا و ئیسرائیلوانیش کەنعان جەوەرە بەراورد بکە ویانیش پرسیار بکە ئایا ئەگەر کوڕۆشی مەزن ئێستا زیندوو ببێتەوە تەماشای هەڵوێستەکانی ویانیش تەماشای شەڕەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیلی ئێستا بیکە ماتمایی دەمینێ چونکە تەماشا بکە لە تەورات لە خۆی تەورات پەسنی یانیش باس لە باشی خەڵکی دیکەی غەیرە جوولەکە ناکە بە هیچ شێوەیەک نابێ بەڵام لە تەوراتدا یەک کەسی غەیرە جوولەکە هەیە مجاملەی زۆر دەکرێت دەپەرسترێ باس لە باشەکانی دەکەن ئەویش کوڕوشی مەزنە یعنی کوڕوشی ئێرانی لە تەوراتدا زۆر وەکو پیاوێکی عاقڵ و عادل و ئازا و کە لە غەمی میلەتان و جوولەکەکاندا بووە لەوێدا زۆر بە باشی باز دەکرێت جگەلەوە باسی هیچی دیکە ناکرێت. کوڕوش ڕێگای داوە دوای ئەو هەموو کارە ساتانە کە یەهودیەکان بچنەوە پەیکەری سولەیمان و پەرستگای سولەیمان لە قودس جارێکیکە دروست بکەنەوە هەروەکو وتم گرنگترین پەرستگا و یەکەمین پەرستگای یەهودیەکانە لەو سەردەمەدا هەموو یەهودیەک کە وانەی ئاینی بخوێنێ و یانیش خۆی پێ یەهودی بێ دەبێ ئەم شتانە لەسەر حەزرەتی سولەیمان بزانێ ئەگەر ناوەکو یەهودی حیسابی بۆ ناکرێ و هەموو یەهودیەکان پابەندی سولەیمانن چونکە پێیان وایە سولەیمان پاشایەکی عادیل بووە لە بۆ یەهودیەکان و یەکەمین کەس بووە توانیویەتی لەو سەردەمەدا شارستانیەتی ئیسرائیل پێش بخا و یەکێتی یەهودیەکان بپارێزی. لە دوای ئەم تەماشا دەکەین لەو سەردەمەدا بێگومانوانش لە دوای ئەو سەردەمەدا لە ئیسپانیا لە چرخی ناوەڕاستدا جاری یەکەم یەهودیەکان کۆچ بەردەکرێن و یانیش دەست بەسەر ملک و ماڵیان دەگیرێ دوای ئەوان بیزانتیەکان ئەم کارە دەکەن بەڵام ئێران تەنانەت لە کۆشکی پاشادا جێگای بە یەهودیەکان داوە زەواز لە نێوان سوڵتانانی ئەو کاتی ئێراندا واتە ساسانیەکان و جوولەکەکاندا کراوە کە نابێ بکرێ بۆیە ئیتر کوڕوشی مەزن لە ناو تەوراتدا بەم شێوەیە باسی دەکرێت هەر بۆیەشە دوای ئەوە تەماشا دەکەین لە سەردەمی ئەمەویەکاندا جوولەکەکان لەگەڵ ئیمپراتۆریەتی ئەمەوی ئیتیفاق دەکەن و ئیسپانیا داگیر دەکەن یعنی ئەمە ئەنجامی ئەو مێژووی ئەو سەردەمانە بووە کە وەکووتم جگە لە سووریا ئاسوور بابل و بیزانسیەکان جاری یەکەم لە ئەوڕۆپا ئیسپانیەکان یەهودیەکان کۆچ بەردەکەن و دەست بەسەر ماڵ و مڵکیاندا ئاکرن ئیتر دوای ئەوە دێنەوە سەر شەڕی ساسانی و بیزانس و کە شەڕی ساسانی و بیزانس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گەورەترین گۆڕانکاری لەگەڵ خۆیدا هێناوەتەوە لە ئەنجامی ئەو شەڕەدا خۆی ئاینی ئیسلام دروستە بێ ئەگەر ئەو شەڕە نەبووایە لەوە نەبوو ئەو ئیسلامی ئێستا دروست نەبووە دوایی دێنە سەرەوە بووە بە بەڵگا باسی ئەوە دەکەین بەڵام ئێستا کە هەندێک پێویستمان بەوێ کە باس لە مێژووی یەهودیەکان لە سەردەمی ڕۆما بکەین لە بەرنامەی پێشوودا باسمان کرد یعنی کە ئیمپراتۆریەتی ڕۆما سەردەمی خۆی هەنا و ئیمپراتۆریەکان لە یەکتری جیاوازن ئیمپراتۆریەتی ڕۆمامان هەیە کۆماری ڕۆمامان هەیە کە کۆمارێکی ئەتوانین برێن لایکە سیکولەرە ئەلمانیا
کاری بە ئایندانیا ڕۆمای دواییمان هەیە کە ئیمپراتۆریەتێکی تەواوان ئاینە ڕۆمای پێش مەسیحمان هەیە ڕۆمای دوایی مەسیحمان هەیە ئەمانە دەبێت لە یەکتر جیا بکرێنەوە بە تەنیا بڵێ کاتێ باس لەو مێژوە دەکەوێت بە تەنیا بڵێ ڕۆما ئەوە دەکەوێت ناو هەڵەیەکی زۆر مەزن لە سەرەتادا پەیوەندی یەهودیەکان لەگەڵ کۆماری ڕۆما کە کۆمارێکی کۆنترە لە ئیمپراتۆریەتی ڕۆماویانیش ڕۆمای یەکەم زۆر باشە ینی هیچ گوشارێک لەسەر یەهودیەکان لەو سەردەمەدا نبینی بە تایبەتش لەسەر ناسنامەی یەهودیەکاندا ڕاستە وەکو لە بەرنامی پێشدا باسمان کرد لە سەردەمی هێلینیەکاندا جاری یەکەم جیاوازگەرایی ناڵێن گوشار بەڵام جیاوازگەرایی دەخرێتە نێوان یەهودیەکان و ئەوانی دیکە چونکە یەهودیەکان لە سەردەمی هێلینیدا وەکو مەزداییەکان وەکو مانیەکان وەکو ئەو ئاینانەی دیکەی کە لە ناو لە سەردەمی هێلیندا و لەسەر دەریای سپیناوە ڕاستدا هەن ئاینی جوولەکان وانی جوولەکەکان وەکو کۆمەلگایەکی کراوەنین کۆمەلگایەکی داخراون و دەیان هەوێت تایبەتمەندیەکانی خۆیان 100% بپارێزن مەسەن لەو سەردەمەدا خودای هاوبەش هەبوو بەڵام ئەوەندان بەو خودایە نامێن لەو سەردەمەدا مرۆڤەکان لە بۆنەکاندا جری خۆیان داکەندووە ژن و پیا و چونکە لەش پیرۆزە بەڵام جوولەکەکان ئەمیان نەکردووە لەو سەردەمەدا تەماشا دەکەین زۆربەی خوداوەندەکان دایکن مامکێکی گەورە هەیە لە پەیکەرەکاندا دەبینی ئێستا کەش لە یۆنان ئەمانە ماون لە ئیتالیا ماون مامکێکی گەورەیە لە هەموو خوداوەندەکاندا مامکێت چونکە دایک پیرۆزەوەیانی ژن ڕۆڵێکی زۆری هەبووە لەناو ئەواندا بەڵام لەناو یەهودیەکاندا ئەمە نیە ئەمە جیاوازگەرایی دروستەکە بەڵام لە سەردەمی کۆتا کەمیندا لە ڕۆمای یەکەمیندا ببورن بەم شێوێنە دوایی گۆڕانکاری بەسەردادێ ئێستاکە باسی ئەوە دەکەن دوای ڕۆخانی کۆماری ڕیپۆبلیکی ڕۆما کە وا بزانم ساڵی سیویەکی پێشزین بووە ڕەوشەکە بە تەواوەتی دەگۆڕدرێ چۆن دەگۆڕدرێ ئەو کاتە ئیتر کۆماری ڕۆما کە دەڕۆخێ پاشایەکی دیکە دێ ئیمپراتۆریەتی ڕۆما دروستەکەی ڕۆماکان زۆر لە ژێرکاریگەری پاگانیستە یۆنانیەکاندانا پاگانیستە یۆنانیەکان کێشیان لەگەڵ ئاینی یەهودیدا هەیە هەروەکو باسم کرد لەو سەردەمانەدا کە یەهودیەکان ئاوێتەی ئاینەکانی دیکەنابن بەردەوام خۆیان جیا دەکەنەوە بەردەوام خۆیان لە گەڕەکەەکانی خۆیان لە ماڵەکانی خۆیاندا قەتیز دەکەن تێکەڵاوی خەڵکی دیکە نابن زەواج ناکەن ئەبێ دایکت یەهودی بێ و بمانەوە نەمانەوە ئەو ئەفسانە نەی لە ناو یەهودیەکاندا هەیە خۆی لە خۆیدا کێشە دروستەکە یعنی ئێمە میلەتی هەڵبژێردراوی خوینە کەواتە ئێوە هیچ نین ئەمە کێشە دروستەکە خۆی لە خۆیدا یان لەم سەردەمەشدا ئەمە کێشە دروستەکە هەرچەندە لەم سەردەمەدا لە سەردەمانی پێشوشدا هەموو یەهودیەک ناتوانین بڵێن ئەو دروشمانی وایش ئەو قسانەی دووبارە کردیتەوە ئەوە دەبێتە ناحەقی بەڵام ناکۆشیێکی گرنگتریش هەیە لەو سەردەمەدا لە نێوان بازرگانە یۆنانیەکان و یەهودیەکان ئەویش لەسەر بازرگانیە ینی لەسەر کەنارەکانی دەریای سپیناوە ڕاستدا یەهودیەکان بازرگانە یەهودیەکان هەڕەشەیەکی زۆر گەورن لەسەر بازرگانە یۆنانیەکان هەڕەشەیەکی زۆر گەوران هەتاوەکو دێ گەورە دەبن و ئەمە دەبێتە هەڕەشە و بەردەوام یۆنانیەکان هەوڵ ئەدەن پەیوەندی ڕۆما و یەهودیەکان خراپ بکەن تەماشاکە لە شوێن لە جزیرەیەکی وەکو مایۆرکە زۆر کەس بینوێتی شوێنێکی گەشت و گوزارە لەو سەردەمەدا یعنی لە دوای سیەکانی پێشزایندا باس لەوە دەکرێت کە 500 یەهودی دیپۆرت کراوە دەرکراوە و دەست بەسەر سەر و ماڵ و پیشە و کار و کەسابەت و پارەکانیان گیراوە بە جلی و ڕوود دەرکراون کەواتە ژمارەیان زۆر بووە ئەگەر لە مایۆرکە 500 کەس دەرکرابێ ئەتۆوەرە ئەو شارانەی دەریای سپیناوە ڕاستی تورکیا ئەو شارانی دەریای سپیناوە ڕاستی یۆناان و ئیتالیا و لیبیا و فەڵستینی ئێستا و تونس و حتا دەگاتە ئیسپانیا ئەمە حیساب بکە کەواتە ژمارەیەکی زۆر ینی ڕنگ بە ملیۆنێک یەهودی ئەو کاتە لە کەنارەکانی دەریای
سپیناوە ڕاستدا هەبوون و ئەگەر هەموو ئەمانە خەریکی بازرگانی بووبن ئەمە بێگومان هەڕەشێکی زۆر گەورە بووە لەسەر بازرگانە یۆنانیەکان و بازرگانە یۆنانیەکان بە حکمی هێلین بە حکمی شارستانی تکیان لە چاو شارستانێتی ڕۆما زۆر کۆنترە و ئەزمونیان زیاترە کاریگەریان لەسەر شارستانیتی ڕۆما زۆر هەبووە لەسەر پاشاکانی ڕۆما زۆر هەبووە و زۆربەی زۆری مێژ و نووسەکان ئەڵێن لە سەردەمی ڕۆمادا ئەوەی ناکۆچی لە نێوان ڕۆما و یەهودیەکان دروست کردووە زیاتر یۆنانیەکان ئیتر لەو سەردەمەدا یعنی دوای ڕوخانی ئیمپراتۆریەتی ڕێپوبلیکی ڕۆما و دوای دروستبوونی ئیمپراتۆریەتی ڕۆما تەماشا دەکەین شەڕێکی زۆر گەورە لە نێوان جوولەکەکان و ڕۆماکان دروست دەبن و تەماشا دەکەین لە ساڵانی 66 و هەفتای زاینیدا یعنی لەو سەردەمەدا کە نووسەری یەهودی ژۆزێفۆس باز دەکات ژۆزێفۆس لەو سەردەمەدا وابزانم ئەگەر هەڵە نەبم حتا لە ئاینەکەی خۆی دوور دەکەوێتەوە یانیش تەسلیمی ڕۆما دەبێت بە تەنیا لە پێناوی ئەوەی ئەو مێژووە بنووسێتەوە ئەم کاتەکە نووسەرێکی جوولەکەیە هەموو بیرەوەریەکانی لەو سەردەمەدا نووسینەتەوە یانیەوە ئەوە مێژووی نووسراوە باسی دەکەین شەڕێکی زۆر گەورە ڕوویداوە و جوولەکەکان شەڕی پارتیزانی کۆڵان بە کۆڵانیان کردووە لە زۆر جار لە قوتسەوە ئیتر چوونەتە ئیتالیا چوونەتە یۆنان پەلاماری ڕۆمایان داوە وەک بووە پاشان گەڕاونەتەوە ئیتر شوێنی خۆ حەشاردانیان هەبووە شوێنی کۆبوونەوەی تایبەتیان هەبووە شەڕی بەرەیان نەکردو شەڕێکی پارتیزانی زۆر گەوریان کردووە و دوا ئەمە زۆر دەخایێنی تاوەکو ڕۆمەکان دەتوانن هەموو یاخی بووە جوولەکەکان بکوژن و دەستگیریان بکەن و دوایش هەمویان دەربکەنە بە تەواوەتی دەریان کردوونە یعنی جوولەکان باس لە 1 ملیۆن دەکەن بەڵام ئەمە زۆرە لەبەت زۆر ناڵێن 1 ملیۆن ئەو کاتە نەبووە جوولەکە بێگومان ڕنگ بێ هەبوو پێ نمونونەکەی مایۆرکە نیشانمان دەدا کە 1 ملیۆن هەبووە بەڵام ئەوەی ڕاستی بێ لە بەشێک لە پەرتوکەکاندا باز دەکرێت ژۆزێفۆس بەخۆش باز دەکات کە ئەڵێ هەموو جوولەکان بەشداری ڕاپەڕینی دژی ڕۆمایان نەکردووە هەندێک لە جوولەکە پێیان وا بووە شەڕکردن لەگەڵ ڕۆما هەڵەیە خۆکوشتنە ئیندیحارە و ئەمانە شەڕی ناوخۆیان لێ پەیدا بۆ جوولەکان سەرەتا چونکە هەموو جوولەکەیەک پابند نەبووە لە بۆ هەندێک ئەم ژمارەیە ڕنگ بێ ژمارەکە زێدە ڕۆیداوی بەڵام ژمارەیەکی زۆری یەهودیەکان کۆچبەر دەکرێن وانیش دەکوژرێن ئەوەی بەشداری لە ڕاپەڕین دژ بە ڕۆما نەکردو دەمێنێتەوە یعنی لێرەدا زایۆنیستەکان یانی یەهودیە تونڕەواکان کە باس لە مێژی خۆیان دەکەن هەموو ئەم شەڕ و ململانەیە بەوە دەبەستنەوە کە ئەمە دژی ئاینی جوولەکە بووە بەڵام تەماشا دەکەین نەک دژی ئاینی جوولەکە نەبووە دژی هەموو جوولەکانیش نەبووە ئیمپراتۆریەتی ڕۆما لەو سەردەمەدا بە تەنیا ئەو کەسانەی دوورخستونەتەوە کە بەشداریان لە ڕاپەڕینەکان کردووە ئەمە لە هەموو بەڵگە مێژوویەکاندا ئەمە دەبینێ و ئیتر تەماشا دەکەین بەشێکی یعنی بەشێکی ئیسرائیلیەکان با بڵێن جوولەکان حتا دەبنە هاوپەیمانی ڕۆما لەو کاتەدا لەگەڵ ڕۆما کار دەکەن بەڵام دوایی ڕۆمەکان قودس دەڕوخێنن و ناوەکەی دەگۆڕن لە بەرنامەی پێشەمین پێشتردا باسم کرد هێرشی ڕۆم بێگومان سیاسیە ئاینی نییە بەڵام بمانەوێ نەمانەوێ یعنی لە قودس بە تایبەتیش لە فەڵەستینی ئێستادا کە کێشەی لەسرە ئەوان ئیتر وشەی فەڵەستین پەلەشتاینە چونکە پێش ڕۆمەکان ئیمپراتۆریەکانی دیکەش ئەو ناوێکی نزیک لە فەڵەستینیان بەکارهێناوە ئاسوور بۆ نمونە باس لە پەلەشتاین نەدەکە پەلەشتاینە و فەڵەستین تاڕادێک لە یەکتر نزیکن ڕۆمەکان پێش ئەو شەڕا باسییان لە پەلسەکان کردووە پەلسەکان کە قەومێک بوونە ئەو کاتە لە فەڵەستینی ئێستا جێنشینن لە ڕووی حەقیقەتەوە بمانەوێ نەمانەوێ ئەو تێزانەی دەوڵەتی ئیسرائیلی ئێستا ڕاست نین کە
پێی وایە ئەو جوگرافیایە ناوی ئەو جوگرافیایە فەڵەستینیەکە قەومێکن یانش عەرەبەکانن و یانش مسلمانەکان نەخێر ڕاستیەکەی ئەوەیە یعنی هەر دوو جوگرافیا هەبوونە جوگرافیای یەهودیەکان هەبووە جوگرافیای فەڵەستینیەکانیش هەبووە بەڵام لە زۆربەی زۆری شارستانیەتەکاندا ئەتوانین بڵێن ناوی فەڵەستین زیاتر لە پێشە وەکو جوگرافیا و ناوی ئیسرائیل یاوایانیش هودا ویانیش منداڵەکان و زارۆکەکانی ئیسرائیل بنی ئیسرائیل زیاتر لە زۆربەی سەردەمەکاندا وەکو ناوی گروپێک بەکار هاتووە. ئەمەیان ڕاستیەکەی تر لەو مێژوانەدا ڕوویانداوە زۆربەی جاریش بەهۆی پابند نەبوون و تەسلیم نەبوون یەهودیەکان بە ئیمپراتۆریەتەکان نەوە بۆ چونکە ویستیانە وەکو خۆیان بژی. ئیتر وەکو وتم ئەمەی لێرەدا زۆر گرنگە وەکو مێژوو بڵێن کە ئەو یەهودیانەی بەشداری لە ڕاپەڕین دژی ڕۆم ناکەن لەوێ دەمینێنەوە و بەشێکیان دەسەڵاتیشیان پێ دەدرێ. لەو سەردەمەدا تەماشا دەکەین کە قەیران دروست دەبێ قەیرانی بازرگانی وشکە ساڵی نەخۆشی زۆر گەورە و کوشندا نائەداڵەتی ئیتر پاشاکان بەردەوام کودەتا لەسەر یەکتری دەکەن نائیداری بێ سەروبەری دروست دەبێ ئیتر لە ناو یەهودیەکاندا منداڵێکی نوێی یەهودی لەدایک دەبێ کە حەزرەتی مەسیحە بەڵام دوای ئەوەی مەسیح وەکو پێغەمبەر ئیعلان دەکرێت ئەم کاتە حاحامەکانی دەوروبەری ڕۆم یعنی ئەمانەی لە سەردەمی ڕاپەڕینەکەدا بەشداریان لە ڕاپەڕین نەکردووە دوایەوە دەسەڵاتیان هەبووە لە ناو ئیمپراتۆریەتی ڕۆمدا پرسوڕایان پێکراوە ئەمانە بە هەبوونی مەسیح تۆڕە دەبن و تەنگاو دەبن چونکە مەسیح خۆی وەکو پێغەمبەر ینی ئالتەرناتیڤی جوولەکە ئالتەرناتیڤی موسا بڵێن خۆشی لە بنەماڵەیەکی جوولەکەی وەڵ ناو جوولەکان لەدایک دەبێ ئەتوانین بڵێن ڤێرسیۆنێکی نوێی ئاینی جوولەکەیە. ئیتر ئەم کاتە تەماشا دەکەین کوشتنی مەسیح بە دەستی ڕۆمەکان لە مێژووی نووسراوی ڕۆمادا تەماشا دەکەین ئەڵێن گوایە پرس و ڕایان بە حاحامەکانی ینی پیاوە ئاینیەکانی جوولەکە کردووە ئەوان ویستویانە کە مەسیح لە خاج بدرێ و ئەم چیرۆکە ڕەنگ بێ ئەم چیرۆکە دروستیش کراوە بێ چونکە بەڕاستی ینی تەماشا دەکەی ئێستاکە بۆ نمونە کۆمەڵ کوژی ئەرمەنیەکە کوردەکان دەستیان تێدا هەبووە ناڵێن دەستیان تێدا نەبووە بەڵام خۆ کوردەکان بڕیاریان نەداوە بڕیار بەدەست نەبوونە دەسەڵاتیان نەبووە دەسەڵاتی عوسمانی هەبووە کوردەکان بەشێکیان جاش بوونێ ناو دەسەڵاتی عوسمانی هیچ دەسەڵاتێکی دیکەیان نەبووە بە مەبەستی تاڵانی بە مەبەستی جیاوازی کولتوری ئەم کاریان کردەوە بەڵام ئەتوانی بڵێ کوردەکان بڕیار دەربوونە لە کۆمەڵ کوژی ئەرمەنیەکاندا نەخێر کوردەکان بەشدار بوون بەشداریەکەش ڕێژەیە لە هەندێک ناوچە بووە و هەلاوە لە هەندێک ناوچەش ئاغا کوردەکان یارمەتی ئەرمەنیەکانیان داوە لە بۆ ئەو مەسەلێش بەو شێوەیە بەڵام ئەمە دەکرێتە تێزێک بەداخەوە لەو سەردەمەوە یعنی لە سەردەمی ڕۆمادا بەکار دەهێنرێ تا دەگاتە هیتلەر و تا دەگاتە هۆلۆکۆست لەژێر ئەو ناوە دروست دەبێت لەو سەردەمە بەدواوە تەماشا دەکەین لە نێوان مەسیحیەکان و جوولەکەکاندا ئیتر شەڕێکی زۆر سەخت دروست دەبێت بێگومان ئەزمموی مەسیحیەکانی دوای حەزرەتی مەسیح زۆر جیاوازترە لە جوولەکەکان هەروەکو وتم جوولەکەکان سەر بۆ ئیمپراتۆریەتێکی دیکە بە ئاسانی شۆڕ ناکەن یعنی ڕاستە زۆربەی زۆری ئەفسانەکان کە لی دەکۆڵیەوە پێش لە دایکبوونی موسا حتا سولەیمانیش تەماشا دەکەین ئەمانە بەڕاستی کۆیلەی مسڕیەکان بوونە موسا بەخۆشی کۆیلەیەکی مسڕیەکان بووە ئەمانە کۆیلەی مسڕیەکان بوونە دواییدا گشتونەتە دەسەڵات بەڵام بە شێوەیەکی گشتی جوولەکەکان لە هەر شوێنێکدا هێزیان هەبوو بێ هیچ دەسەڵاتێکیان قبول نەکردووە بەردەوام ململانیان لەگەڵ کردوونە لە دوای مەسیحیەکان هەڵدەستن گفتوگۆ دەکەن دەڵێن ئایا ئێمەش وەکو جوولەکەکان شەڕی ڕۆما بکەین یاننا بەشی زۆریان بە عاقلانە بیر دەکەنەوە ئەڵێن شەڕکردن لەگەڵ ڕۆما هەڵەیە
نابێ ئێمە شەڕ بکەین وەکو جوولەکەکان لەگەڵ ڕۆما جینۆساید دەکرێن پاکتاو دەکرێن و دەرمان دەکەن لێرە باشتر وایە بچینە ناو ئیمپراتۆریەتی ڕۆما دەچنە ناو ڕۆما و تەماشا دەکەین لە ناو ڕۆمادا بە پێچەوانەی جوولەکەکان دەسەڵاتی ڕۆما بەدەست دەخەن و ڕۆما دەکەنە دەسەڵاتێکی مەسیحی تاوەکو شۆڕشی ڕێنیسانس بەردەوام دەبێت کاتێ ڕۆما دەبێتە دەسەڵاتێکی مەسیحی تەماشا دەکەین بەردەوام جوولەکەکان دەبنە میلەتێکی نەفرەت لێکراو گوایە ئەوان حەزرەتی مەسیحیان لە خاچداوە بەڵام ئەمە هیچ ڕاستیەکی تێدا نییە ئەگەر چی پرس بە حاحامێکیش کرابێ و حاحامەکەش گوتی بەڵێ بڕۆن لە خاچی بدەن ڕنگ بێ ئەمە کرابێ بەڵام دەسەڵاتەکە دەسەڵاتی ڕۆما بووە یعنی ڕۆمەکانیش جوولەکەکانیش خۆ ناڵێم هەمویان نیان ویستووە بستنە ناو ڕۆما جوولەکانی بەشی زۆریان ویستوێنە بستنە ناو ڕۆما بەڵام ئەو ڕاستیەش هەیە ڕۆما وەک ئەوەی کە مەسیحیەکانی قبول کردووە بێنە ناو ڕۆما و دەسەڵاتی پێداون و متمانە و باوەڕی پێداون ئەو متمانە و باوەڕیەی بە جوولەکەکان نەبووە کاتێک ئەو متمانەیە بە یەهودیەکان نادرێ یەهودیەکان ڕادەپەڕ ئەگەر نا یەهودیەکانیش کە دژ بە هۆڕێدۆس ڕاپەڕینیان کردووە لە سەرەتادا وەکو ئیسلامیەکانی ئێستا بووینە ینی ئەو حیزبە ئیسلامیانێکە لە کوردستان و لە دنیایدانا شەوڕۆ جوێن بە ئەوروپادەن جوێن بە نرخەکانی ئەوروپادەن جوێن بە ژیانی ئەوروپادەن جوێن بە سیستەمی ئەوروپادەن ئەوروپیەکانمان دینە بەڵام بەخۆشی هەموو کارێک دەکات بۆ ئەوەی بگاتە بەریتانیا و پەنابەری بکە لە بەریتانیاش کە پەنابەری دەکە کارەکەی جێبەجێ دەبێ ئەمزارە دەتێتە مزگەوت یعنی پارادۆکسێکی زۆر گەورە هەیە جوولەکەکانیش ئەو کاتە ویستویانە بستنە ناو ڕۆما نەوەکوونیان ویستووە بەڵام ڕۆمەکان باوەڕیان پێ نەکردوونە جوولەکە ئەوەی کردووە لەو شوێنانەیدا وەکووتم دەسەڵاتیان نەبووە ئەم کاریان کردووە هەوڵیان داوا بستنە ناو ئیمپراتۆریەکاندا چونە ناو ئیمپراتۆریەتی مەسر چونێتە ناو ئیمپراتۆریەتی ساسانی و چونێتە ناو ئیمپراتۆریەتی بابلیش و دواییدا ئەستنە ناو ئیمپراتۆریەتی ئیسلامیش باس لەوەش دەکەین کە زۆری ئەو ئیسلامیە سیاسیانی جن بە جوولەکە دەدەن یەکێکیان ئەو مێژووە ڕنگ بێ نەزانن و باوەڕیشی پێنەکەن بەڵام ئەمە کێشەی خۆیانە ئێستا کە دێنە سەر مەسلەی ئیسلام و جوولەکە کە زۆر گرنگە و دەگەڕێینەوە دووبارە بۆ شەڕی بیزەنس و ساسانی شەڕی بیزەنس و ساسانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست دەبێ و پێش ئەو سەردەما ڕێگای بازرگانی لە نێوان هیندستان و ئەوروپا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تێپەڕیوە و ئەم شەڕە کاتێک 7 ساڵ بەردەوام دەبێت ڕێگای بازرگانی پەک دەخرێت ڕێگاکان خرا دەبن ئیمپراتۆریەت و دەسەڵاتدارەکان ناتوانن ئەم ڕێگایانە چاک بکەنەوە دز و جەردەیی و ڕێگری زۆر دەبێت چونکە شەڕە برسەتی دروستەکە بێکاری دروستەکە و لە شەڕەکاندا تاڵان زۆر بووە ئیتر خەڵکێکی زۆر دزی و ڕێگری و چەتەیی و ئەوانەی کردووە بازرگانی لە نێوان ئەوڕۆپا و ئاسیادا کە لە هیندستانەوە دێ لە ئاوەکە دەپەڕنەوە دێنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەوێشەوە ئەو کاڵایەنە دەبەنە یۆناان و ئیتالیا بە تەواوەتی پەک دەخرێ و دوای ئەوە تەماشا دەکەین خەڵکەکە ئەم ڕێگایانە بە شێوێک لە شێوەکان دەکاتەوە و ئەو بێهیوای و ناعەداڵەتیە ناچار دەبێت کە چارەسەریەکی لە بۆ بدۆزرێتەوە ئەوە دەبێتە هۆی لەدایکبوونی ئاینێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە ئاینی ئیسلامە یعنی ئاینی ئیسلام دەرهاوێشتەی بازرگانیەکی ڕێگای بازرگانی نوێ یان بازرگانیەکی نوێیە تەماشا کە ئێستا کە مەسەڵەن پێش شەڕی غەزە لە کۆبوونەوەی جیبیزدا ئەمریکیەکان لەگەڵ عەرەبەکان لەگەڵ ئیسرائیلەکان لەگەڵ یۆنانیەکان و لەگەڵ هیند کۆبوونەوە بڕیاری ڕێگایەکی نوێی ئابووریاندا نیو کۆریدۆر بە هەمان شێوەی سەردەمی ئیسلامە تەماشا دەکەی لە بۆمبای هیندستانەوە دەست پێ دەکات ینی لە هیندستان دەیانەوێ کاڵاکان دروست بکەن وەکو ئالتەرناتیفێک لە بەرامبەر سین چونکە هیندستانیش پیشە سازیەکەی زۆر بەهێزە نفوسی زۆرە ژمارەی زۆرە ئەکرێت لە ئایندەدا هەموو پێداویستەکانی خۆرئاوە ئەوروپا لەوێ دروست بکرێن لە زیاتی چینی ئێستا کە کێشەی هەیە لەگەڵ ئەمریکا و لەوێەوە لە بەندەری بۆمبا بگوازرێنەوە بۆ
بەندەرەکانی کەنداو لە کەنداویشدا بەناو خاچی ئیمارات و سعودیەدا بڕوا بۆ ئوردن و لەوێشەوە بۆ ئیسرائیل و لە ئیسرائیلیشەوە دووبارە سواری کەشتی بکرێ بچێتە بەندەری پیری یۆنان. ئەمە چەند جێبەجێ دەبێت چەند جێبەجێ نابێت ئەمە شتێکیکە ئەمە بابەتی ئێمە نیە، بەڵام ئەم بازرگانیە بەردەوام سیستەمێکی نوێ دروست دەکە. ئەو سیستەمە نوێش ئەو حکمڕانیە نوێش ئاینی ئیسلامە کە سەرەتا دروست دەبێت و ئاینی ئیسلام کاتێک وەحی و حۆری و ئیزرائیل و جبرائیل و میکائیل و ئەوانە هەمووی ئەم حەکیاتانەش دەخاتە پشتخۆی خۆی لە خۆیدا حەزرەتی ئیبراهیم ئاینی لە خەڵکەکەستان دۆتەوە و بردیتی ئاسمانێ عەرزەکە بۆ خۆی ماوەتەوە. ئیسلامیش کاتێ لەمە زیاتر دەڕوا جگەل لە خوا ئەمجارە وەحی و جبرائیل و ئەمانەش دەخاتە پشتخۆی و ئەمە قەناعەتێکی زۆر زۆر گەورە لە ناو ئەو قەبیلە و قەوم و قیلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکردنەوە قەیرانێکی ناعەدالەتی و ماڕوێرانی و شەڕدانە ئیتر کاریگەری دروستەکە تەماشا دەکەین. ئاینی ئیسلام دەبێتە ئاینێکی زۆر زۆر گەورە و لە سەردەمی ئیسلامیشدا لە سەردەمی پێغەمبەر محەممەددا تەماشا دەکەین لە نێوان جوولەکەکان و مسلمانەکاندا کێشە دروست دەبێت. یەکەمین شەڕی حەزرەتی محەممەد و ئەبزانم لە مەدینەیە لەگەڵ قەبیلەی بەنی قەڕیدەیە. بەنی قەڕیدە قەبیلەیەکی جوولەکەنە حەزرەتی محەممەد لە دژی ئەوان شەڕی کردو هەمی قەتل عام کردوونە. بێگومان ئەوە ڕەنگ بێ پەیوەندی بە ئاینەوە نەبوو بێ، پەیوەندی بۆەوە هەبوو بێ کە لە شەڕی خەندەقدا داوای لێکردبن یا شەڕکەری سادق بن، شەڕکەری سادق بن. خۆی لە خۆیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا عەرەب بەردەوام یعنی عەرەبی کلاسیکە و عەرەبی مۆدێرن ئیسلام و ناسیۆنالیزمی عەرەبیش بەردەوام بە کەمینەکانیان وتووە ئێمە کێشەمان لەگەڵ ئێوە نییە، ئێوە برای ئێمەن، بەڵام دەبێت لە شەڕدا لەگەڵماندا. هەموویان ئەمیان گوتووە. حەزرەتی محەممەد دیش ئەوەی گوتووە میشل ئەفلەقی دامەزرێنەری حیزبی بەعسی عەرەبی ئیشتراکی لە سووریا و لە عێراقیش هەمان شت دەڵێ. مەسەڵەن میشل ئەفلەق دەڵێ کوردەکان برای ئێمەن، کللتورێکی جیاوازیان هەیە، مێژووی جیاوازیان هەیە، دەبێ هەموو مافەکانیان بدرێ. لە بەرامبەر ئەوەدا کوردەکان دەبێ لە شەڕی عەرەب و ئیستیعمار و ئیسرائیلدا لەگەڵ عەرەبەکان شەڕ بکەن و ڕەنگ بێ قەتل عامکردنی قەبیلەی بەنی قەڕیدە لەلایەن حەزرەتی محەممەد زیاتر پەیوەندی بۆەوە بوو بێ. وابزانم لە ساڵی 627 زاینیە لە شەڕی پێش شەڕی خەندەقدا ویانیش دوای شەڕی خەندەقدا سەرچاوە عەرەبیەکان باس لە کوشتنی 600 بۆ 900 جوولەکە دەکەن، کۆمەڵکوژێکی زۆر زۆر گەورەیە. بەڵام تەماشا دەکەین لە قۆناغی دوای ئەوەدا جوولەکەکان لەگەڵ حەزرەتی عومەر ئیتیفاقیان هەیە. یعنی دوای ساسانیەکان دوای ئێرانیەکان لە ساڵی 638 زاینی خەلیفە عومەر جاری یەکەمە جوولەکەکان دووبارە و سێبارە و چواربارە دەگوازێتەوە لە دوورگەی عەرەبی لەسەر داخوازی خۆیان دەیان باتە قودس و لەوێ پەرستگای سلەیمان سەر لە نوێ دروست دەکەنەوە. جوولەکەکان بە تەنیا جیاوازیەکە ئەوێ جوولەکەکان لەو سەردەمەدا داوای یعنی ئەوە ڕێککەوتنێکە نامەکان ئێستاکەش لە ئەرشیفی پاریسدا لە فەڕەنسا پارێزراونە، یعنی کەسێک کە بیهەیە ببینێ ئەتوانێ بیبێنێ لە نامەی هەمە جوولەکەکاندا بۆ خەلیفە عومەر داوا دەکرێت 200 بنەماڵەی جوو لە کەنداوی عەرەبیدا بگوازرێنەوە بۆ قودس بە مەبەستی دروستکردنەوەی مەرقەد و پەرستگای حەزرەتی سولەیمان. ئیتر حەزرەتی عومەر ئامادەکاری ئەمە دەکا و دەیهەوێت لەگەڵ خۆیان ببە، بەڵام ئەو کاتە تەماشا دەکەی پاشای مەسیحیەکان یعنی قەشەی مەسیحیەکان ئەتوانین بڵێن ناڕزاییەکی بچووک دەردەبرن، گلەی خۆیان دەگەینە لای خەلیفە عومەر کە ئەوانیش دەسەڵاتێکیان نەبوو وەکو جوولەکان لەژێر دەستی ئیسلامدا بوونە، لەژێر دەستی خەلافەتی ئیسلامدا بوونە، گلەی و گازاندی خۆیان دەکەن ئەڵێن ئەمانە کاتی خۆی پێغەمبەر مەسیحیان کوشتووە لە خاچیان داوە، ئێمە کێشەمان هەیە لەگەڵ ئەمانە دزن، ئەمانە منداڵ دەدزن، حەز ناکەین بین. بەڵام دیسانیش خەلیفە عومەر
ئەو پێشنیارە جێبەجێ دەکات بە گۆڕانکاریەکی بچووک ئەویش لە جیاتی 200 بنەماڵە هەفتا بنەماڵەی گەورەی جوولەکەکان لەگەڵ خۆی دەبا و دەیانباتە قودس لەوێ بەجێیان دەکات لەو بیۆگرافیەی عومەردا کە لە فەڕەنسا ماوە حتا باس لەوە دەکا کە عومەر پەرستگایەکی خۆی بە جوولەکەکان داوە. یعنی بزانە ئیسلامی سیاسی ئەو لەشکرە جوێن فرۆشەی ئیسلامی سیاسی بە شێوەیەکی جەهالەت کە نەژاد پەرستی دژ بە جوولەکەکان دەکا ئاگای لەو مێژوە نییە نەیزانیوە کە ئەمە ڕووی داوە. ینی لەلایەک حەزرەتی موحەممەد بنەماڵەیەکی کۆمەڵ کوژ کردووە، لەلایەکی دیکە عومەر ئیتر حەفتا خێزانی سەرەتا گواستۆتەوە ئەو قودسەی کە ئیسلامی سیاسی ئەڵێ هی جوولەکە نیە بەتەنیا هی مسلمانە بەتەنیا هی عەرەبانە لەوێ پەرستگای حەزرەتی سولەیمانیان سەر لە نوێ دروست کردوتەوە. پاشان لەو سەردەمەدا یعنی لە سەردەمی عومەر بەدواوە لەو هەتاوەکو سەردەمی عەباسیەکاندا تەماشا دەکەین ئیسلام و جوولەکە زۆر تێکەڵی یەکترە. مەسەڵەن بۆ نمونە ئایا ئیسلامە سیاسیەکان لە خۆیان پرسیویانە یەکەمین ئەدیب و نووسەری گەورەی ئیسلامی یەکەمین ئەڵێم ئیبن ئیسحاق چییە؟ ئیبن ئیسحاق کەسێکی جوولەکەیە، ڕاستە کە دەبێتە ئەدیب خۆی دەکاتە مسلمان، کە دەبێتە نووسەری خەلیفەی عەباسی خۆی دەکاتە ئیسلام، بەڵام جوولەکەیە لە بنەماڵەیەکی جوولەکەیە. و تەماشا دەکەین زۆربەی زۆری لێکۆڵینەوەکانە لەسەر ئیبن ئیسحاق و سەردەمی عەباسیەکاندا، مەسەڵەن وەکو پاتریک ڤێرک کە بەڕای من یەک لە لێکۆڵینەوەیکی زۆر گەورەی لەسەر کاریگەری شەریعەتی جوولەکە قانونی جوولەکەکانی ئەو کاتە لەسەر فەقی ئیسلامی کردووە باس لەوە دەکا. ئەڵێ جوولەکەکان فەقی ئیسلامیان دروست کردووە کە ئێستا کۆڵەکەی سەرەکی ئیسلامی سیاسیە و لە هەر شوێنێکدا ئیسلامی سیاسی تۆزێک نزیکی دەسەڵات بێتەوە دەوێت فەقی ئیسلامی دروستکە، گوایە ئەمە قسە و بڕیار و ئەمرەکانی خوددانە بۆ سەر ئینسان دەبێت جێبەجێ بکرێن. بەڵام ئەمانە هەمویان لە سەردەمی ئیبن ئیسحاق و لە سەردەمی ئەو جوولەکانەدا نووسراونەتەوە، لە سەردەمی عەباسیەکاندا نووسراونەتەوە. تەماشا دەکەی زۆربەی زۆری تایبەتمەندیەکانی فەقی ئیسلامی و قانونی مەسیحیەکان وەکو یەکە. بەراز قەدەغەیە وانە لەناو مسلماناندا، لەناو یەهودیەکانیش قەدەغەیە. سنەتی پیاوان فەرزە، لەناو یەهودیەکانیش فەرزە. سەرپۆش فەرزە، لەناو یەهودیەکانیش فەرزە. بێگومان ئەمانە کۆمەڵێک هۆکاریان هەبووە. مثلا من پەرستگایەکی ینی ڕەفیقێکی ڕۆژنامەنووسم هەیە کە لەو بارەیەوە کار دەکا، ئەڵێ پەرستگای مەسیحیەکان لە ئەتیوپیا بەرازیان حرام کردووە. بۆ لەبەرەوەی لە ئەتیوپیا بەراز نییە، بەڵام لە ئەوروپا حەلالە، لەبەر ئەوەی لە ئەوروپا بە تایبەتیش نەو سەردەمەدا بەتەنیا بەراز هەبووە، بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ بەراز بۆ بەخێوکردنی بەرازیان بۆ هەبوونی بەراز ئەتۆ پێویست بە میلیۆنان ڕووبارە بەراز لەسەر ڕووبار و لەسەر چەم دەژی گەورە دەبێ. ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نییە، لە ئەوروپا هەیە و کاتی خۆشی هەبووە و جگە لە بەراز هیچی دیکە لە ئەوروپا نەبووە. خەڵک ئەو بەرازانە خواردبە لە برسان دەمرن. یعنی ئەمانە قانونن ئینسانەکان دروستیان کردووە و ئینسانەکان گواستیتیانەوە بۆ ئاینێکی دیکە. شارستانیتەکان لە بەرنامەی پێشودا باسمان کرد، لە بەرنامەی یەکەمیندا شارستانیەکان لەسەر یەکتری دروست دەکرێن، دیوارەکان لەسەر یەکتری دروست دەکرێن. ئەو دیوارەی کە ئێستا مسلمان و جوولەکەکان شەڕی لەسەر دەکەن، ئەو دیوارە نە مسلمانەکان نە جوولەکان دروستیان کردووە. نەخیر، ئەوە ڕۆما دروستی کردووە. مەسجد الئەقسا شوایە. ئەمانە هەمویان ئیتر شارستانی دیکەن لەسەر یەکتری دروستکراون. ئاینی شتێکی وایە زۆر تەبیعیە کە ئیسلام ویانیش قورئان کە دوا ئاینە زۆربەی زۆری تەجروبەکانی خۆی لە تەوراتەوە وەرگرتە بێ و زۆریش تەبیعیە کە ئیبن ئیسحاقێک سەرەتا نووسەری بوو بێ و ئەو بەشێکی زۆری لە حەدیث و ئایەتەکان نووسی بێتەوە بەرفراوانی کرد بڵاوی کردبێتەوە، هەروەکو پاتریک ڤێرک باسی دەکەم. چونکە
هاهامە جوولەکەکانیش لەو سەردەمەدا وەکو ئیسلامی سیاسی ئێستا بەردەوام قانونی ژیان و دەستوەردان لە هەموو کن و قژبنەکانی کارە شخصیەکانیاندا کردووە و ئەمیان کە کردووە وەکو قانونێکی ئابستراکت مطلق دروست کردووە. لە ئاینی ئێستا کە تەماشا دەکەن بۆ ئاینی مەسیحیەکان کراوەترێ لە چاو ئاینی جوولەکە و لە چاو ئاینی ئیسلام، لەبەر ئەوەی لەناو کاتۆلیکەکاندا لە سەرتاوە ئەمە هەبووە لە سەرتاوە هەبووە لە بەرنامەی پێشوشدا باسمان کرد سێشت هەنا هەرستێکی ئێستاکە لە زانستی سیاسیش دەخوێنێ تێز ئانتیتێز سنتێز. تێز چییە؟ بۆ نمونە لە هەموو ئاینەکاندا کۆمەڵێک پیاوانی ئاینی کۆمەڵێک مەلا ویانیش کۆمەڵێک هاهەم ڕاستە بڕیار دەدەن ویانیش شتێک یەک لای دەکەنەوە لە سەردەمی خەلیفەشدا خەلیفە کردوێتی، بەڵام لە ناو جوولەکانیشدا هاهامەکان سێ کەسن، بەڵام لە ناو کاتۆلیکەکاندا گفتوگویەکە بە شێوێکە دەکرێت. بۆ نمونە قەشەیەکی گەنج پێشنیارێک دێنێ ئەڵێ ئەمڕۆ ئاهەنگەیە، لە ئاهەنگەکەدا خەڵکەکان دەیانەوێ پانترۆن لەبەر بکەن بەڵام سەرەوەیان ڕوود بێ. قەشەیەکی کلێوی کۆنتر بە تەمەنتر ئەڵێ نەخێر ئەمە دژی ئاینی ئێمێ ناکری ئەمە بکەین. قەشەی سێمین ئەڵێ تەواو ئەڵێ ئمە دژی ئاینی ئێمێ لە ڕابردوو 100 ساڵ پێشە 200 ساڵ پێشە وڵام ئێستا کۆمەلگە داوای ئەمە دەکە ئەگەر ئەمە نەکەین ئێمەش وەکو ڕۆما وەکو ئیمپراتۆریەکان دیکە خەڵکەکە لە دژمان ڕادەبن سەر هەڵدان دەکەن بە هەندێک گۆڕانکاری تێدا بکەین. کاکە با هەتا ناوچیانەوە جل لە بەرکەن لە ناوچیانەوە بەرەو سەرەوە باجریان لە بەردانە بێ. بۆ نمونە گۆڕانکاریی تێدا دەکرێت ئەوە پێی دەڵێن تێز ئانتیتێز سنتێز، بەڵام ئەمە لە ناو مسلماناندا هەرقەت نەبووە، لە ناو هاهامە جوولەکانیشدا قەت نەبووە، لە ناو مەسیحیەکاندا تێز و ئانتیتێز و سنتێز سەرچاوەی بڕیار وەرگرتن بووە و گۆڕانکاری بووە لە ناو مەتن و تێزە ئاینیەکانی مەسیحیەکاندا و دواییشدا لە سەردەمی مارتن لۆفر ڕیفۆرم دەکرێت. ئەوە مێژوەشی جیاوازە نامانەوێ لێرە باسی بکەین. و تەماشا دەکەین خلافەتی ئیسلامی هەموو خلافەتەکانیاندا حتا عوسمانیەکانیش لە بەرامبەر جوولەکە و مەسیحی و ئەرمەنیەکان سیاسەتێکی لەلایە کۆنتترۆلکردن لەلایەکی دیکە سوود وەرگتن لە توانەکانی ئەوانیان وەرگرتووە. بەڵام جوولەکەکانی ئەوروپا و ئاسیا وەکو وتم دوای ئەوەی کە مەسیحیەکان دەستە ناو ئیمپراتۆریەتی ڕۆما و دەبنە بەشێک لە ڕۆماوە دەسەڵاتی ڕۆما بە تەواوەتی کۆنتترۆل دەکەن دەیکەنە ئیمپراتۆریەتێکی ئاینی ڕەوشی ئەوان لەوێ زۆر خراپە. لەلایەک کۆمەڵێک کاری خراپ هەنە کە بە خۆیان نیکەن، بۆ نمونە بانک، پارە، بازرگانی، ئەمانە لە ئاینی مەسیحیەکان دەشتی پیسن، پارە پیسە لە ئاینی مەسیحیدا نابێ مرۆڤێکی ئایندار مرۆڤێکی بە ناموس و بە شەڕەف خەریکی پارە بێ. بەڵام ئەمە پێویستە لە بۆ ئیدارەکردنی کۆمەلگا و ئەم کارانیان بە جوولەکەکان کردووە، بەڵام لە کاتێکدا کە قەیران دروست دەبێ ئەوانیان تاوانبار کردووە، وەکو ئەوەی کە ئێستاکە لە تورکیا دەیبینین لە بەرامبەر سووریەکاندا دەکرێن. سووریەکانیان هەموو بردنە تورکیا گوتیان خانوتان بۆ دروست دەکەین ئەسەد دڕوخێنین دەیگەی لەوێ وەرن کار بکەن ئابووری بژێنەوە و ئێستا کەسێک وەکو دەوڵەت باخچەری هەر کاتێک کە دۆلار هەندێکی کە هەڵدەستێتەوە لیرە دادەبەزێ دێتن ئەمجارە کەبابچی سووریەکان تاوانبار دەکە. لەو سەردەمەشدا وابووە لە ئەوروپا بەردەوام جوولەکەکان تاوانبار کراون و لە هەموو ناخۆشیەکاندا لە هەموو شکستەکاندا مرۆڤ وایە ئەچن بە دوای کەسێک دەگەڕێن بۆ ئەوەی تاوانباری بکەن هەموو کێشەکان لێویدا کۆبکەنەوە، وەکو ئەوەی کە لە ڕیفراندۆم نەمان بینی مەسەڵەن لاهور شەڕی نەکرد فلانەکە شەڕی نەکرد، ئەگەر فلانەکە شەڕی کردبایە و هەڵ نەهاتبایەوە و سادق با لە بۆ ڕیفراندۆم نەوەک کەرکووکمان دەپارێست هەتا بەغدایش دەچوین. ئەم جۆرە قسانە هەبوونە لەو سەردەمەشدا ئەمە هەبووە بەردەوام جوولەکە وەکو تاوانبار بینراون. بەڵام کێشەکە لە ڕاستیدا چینایەتیە، هەروەکو باسمان کە پەنابەرانی سووریا لە تورکیا ویانیش عەرەبەکانی کە کوردایەتی دیان هێنێتە هەولێر، لە هەولێر تەماشا دەکەن کوردایەتی چینی ناوەڕاستی ناو بردووە. چینێک کە بتوانێت بوژانەوە بکە شتێک دروست بکە، خانوو دروست بکە، ئیتر سینەما دروست بکە، کاری هەندێک گەورە بکە، وانش کاری ناوەڕاست بکە لە ناو کوردەکاندا نیان هێشتووە.
کوردەکانیان یان کردوتە فەقیری بێدەسەڵات بێپارە بێ ئیش بێکار و یانیش هەندێکیان کردوونەتە ئاغا ئەو ئاغانەش پارەکانیان لە بانقەکانی ئەو وڵاتانەیە کە خۆیان پێیان دەڵێن داگیر کرد لەوێ داناوە ناچارن عەرەبەکان دێنن خان و دروستەکە خانووی زۆر گەورە دروستەکان هاودێر بە میلیۆنێک بە 2 میلیۆن بە 3 میلیۆن عەرەبانە فرۆشێکی هەولێری چۆن بتوانێت ئەو خانووە بکرێت ناکرێت چێ دەیکڕێ عەرەبێک دەیکڕێ بەڵام کە عەرەبەکان زۆر بوون و کە هاتون و دەستیان بەسەر بازارداگرت ئەم کاتە هەر بە خۆیان دەست بە گلەیی و گازندە دەکەن واڵێن عەرەب پیسە عەرەب تاوانبارە عەرەب وای کردووە بەڵام چێ ئەمانەی هێنان لە سەردەمی فەڵەستینیشدا یعنی دوای جەنگی جیهانی یەکەم جاری یەکەم کە جوولەکان هیچ چارەیەکیان نییە نازانن چی بکەن تێگەی بیر لەوە دەکەنەوە خاکێک هەبێ حتا هەندێک زەر باس لە ئەریتریا دەکەن هەندێک زەر باس لە ئەفریقا دەکەن خۆ شەرتی مەبەستیان ئیلا فەڵەستین بوو بێ دەچن ناچار دەبن ئاخیجار لە فەڵەستین عەرز دەکڕن چونکە ئیبراهیمیش لە ئەفسانەکاندا باز دەکرێت کەسێک بۆ کە سەرەتا چۆ عەرزی کڕیوە لە قودس ئەوانش دەست عەرز دەکڕن بەڵام هەموو ئاغا عەرەبە مسلمانەکان خواخوایان نامەترێک عەرز بفرۆشنە جوولەکە بۆی پارە بکەوێتە جیرفانیان بەڵام کە ژمارەیان دەگاتە لە 10 لە 12 ئەم جارە هەموو شەو دەچن ماڵە جوولەکەکان تاڵان دەکەن ئەمە مەسەلەیەکی چینایەتیە لەناو هەموو کۆمەلگاکاندا لەناو سیستەمی دەوڵەت و چینایەتیدا بەردەوام هەبووە و بەردەوامیش دەبێت یعنی جوولەکان هەم دەچوسێنرێنەوە بەڵام لە هەمان کاتدا ناچارن لە پێناوی ژیاندا بەهێز و بەتواناش بن یعنی خۆ هەر لە خۆڕانیە کەسانی زۆر بە کاریگەر وەکو فرۆید و کارل مارکس و ئەماندا ناو جوولەکان دەرکەوتونە بەردەوام جوولەکەکان لە هەوڵی یعنی ئەمە نییە کە بڵێن سەرسەریەکی بەڕەدایەکی بەڕەلایەکی ئیسلامی سیاسی یان حەماسیەک یەهود جوێن بە ینی هەر وشەی جوولەکە وەکو جوێن بەکاردێنن پێیان وایە هەموو جوولەکە کەسێکی پیسە نەخێر هەتا وەکو دروستکردنی ئیسرائیلیش جوولەکە بەردەوام قوربانی دەربووە لەلایەک غەدری لێکراوە مەزلوم بووە بەڵام لە هەمان کادا ویستێتێک ببێتە کەسێکی بەتوانە و هەوڵیان داوە لە بەرەی پێشەوەی سیستەمە باشەکاندا جێگا بگرن فێمینیستەکان جوولەکان دەورێکی زۆریان تێدا بووە سۆسیالیزم تەماشاکە کارل مارکس بخۆی جوولەکەیە تێگەی لایسیزم لە بۆ ئەوەی ئاینی کاریگەری ئاینی کاتۆلیک لەسەر ڕۆما کەم بکەنەوە کە هەموو ڕۆژ میلەتی ئازار دەدا و لە ژێرناوی ئاینی و لە ژێرناوی خوادا ئیتر ئەو قەشە ورگ زلانە لە کلێسەکاندا دەمانەوە خەڵکەکان تاڵان دەکرد ئەمانە هەموو پێشەنجی ئەمانە ینی پێشەنجی هەرە سەرشی ئەمانە جوولەکەکان بوونە بەردەوام ویستیانە سیستەمێکی ئەمە بگۆڕن بەڵام لە بەرنامەی ئایندەدا دەینە سەرەوە لەکوێدا ئەمانە دەبنە زوڵمکار ئەمە لەگەڵ دروستبوونی زایۆنیزمدا با ئەمە بمینێ بۆ بەرنامەی زایۆنیزم لە بەرنامەی زایۆنیزمدا باس لەمانە دەکەین ئەگەر ناهەتاوەکو ئەو کاتیش تەماشا دەکەین مێژوویەکی وەها نێگەتیڤ لە ناو جوولەکەکاندا نابینین جوولەکەکان لەگەڵ ئەو خەڵکانەی کە لەگەڵ یان ژیاون لە ژێردەسەڵاتی ئەوانیشدا ژیاون شتێکی نامۆبارەک و خراپ و نێگەتیڤ زۆر نابینین تکایە هەوڵ بدەن هەموو جارێ ئەو گلەیە دووبارە دەکەمەوە کەناڵەکەمان سوبسکرایب بکەن چونکە ڤیدیۆکانمان ناگاتە دەستی هەموو کەس ئەم جۆرە شیکردنەوەانە ئەم جۆرە زانیاریانە یارمەتیمان ئەدەن بۆ ئەوەی بتوانین کێشەکان بۆ ئەوەی بتوانین مەسەلەکان بە شێوەیەکی زانستیانە دوور لە عاتیفەی مەزهەبی و قەومی و نەتەوەیی لێک بدەینەوە و بتوانین بابەتەکان بە هەموو لایەنەکانیانەوە هەڵسەنگێنین لە بەرنامەی ئایندەدا باس لە دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل دەکەین باس لە زایۆنیزم دەکەین باس لە سیاسەتی نێودەوڵەتی دەکەین باس لەو هەڵەیە دەکەین کە کۆمەڵی نەتەوەی یەکگرتووەکان لە ژێرناوی کۆمەڵکوژی جوولەکان هۆلۆکۆست تێکەوتن و ئەم هەڵە گەوریان کرد کە دەوڵەتی ئیسرائیل دروست بوو بەڵام لە هەمان کاتدا باس لەو هەڵەیەش دەکەین کە عەرەب تێکەوت لەو سەردەمەدا هەتاوەکو ئێستا لە ناویدا ئەژی تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش ڕێز و سڵاو هیوا خۆشنەوە